خاوەن مۆلیدە ئەهلیەکان لە بەرامبەر ئەو نرخەی قایمقامی سلێمانی بۆی دیاری کردوون ئامادە نین کارەبا بە هاوڵاتیان بدەن. داواش دەکەن حکوومەت سوتەمەنیان بۆ دابین بکات و بڕی 5 دیناری عێراقیش بۆ ئەو نرخەی ئێستا زیاد بکات. هاوکات بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانیش ڕایگەیاند تا حکوومەتی خۆجێی سلێمانی داواکاریەکانیان جێبەجێ نەکات لە مانگرتن بەردەوام دەبن. ئەو گازی کە ئێمەکردین لە هەولێرە کڕێ زۆر لەسەر ئێمە زیاترەکەوێ لەوە چێ ئەوان کڕی نقلەکان زۆر کەمتر بکەوێ بەعکسەوە ئەوان لەوە چێ لەو ناحیە مستەفید بن ئێمە لیا زەرمەند بن چونکە لەم شارێ ئەگەر بۆ ئەجکتەریان بۆ بڕغۆیەکیش پێویستمان بێ مەجبور ڕێی هەولێر بگرینە بڕ بچین لێ بێین ئەمان می تەکالفە هەمووی زەختە لەسەر ئێمە بۆ ئێمە داوا لە هەوڵات داوا لە حکوومەتی هەرێمەکەین داوا لە لایەنە پەیوەنددارەکەین گازمان بۆ دابینکەن ئەگاز دابین کراین بەردەوامە بین ئێمە 11 ساڵە خاوەنی دروشمێکین دروشمەکەی خۆشمان بردو سەر ئەو 11 ساڵە بەردەوام بووین ئەگەر گازمان بۆ دابینکەن بە دڵنیایەوە بە دڵنیایی ئەو نرخە زەقە نامێنە سەر هاوڵاتی شوێ تۆ ماگانە کە دازار دەرەچێ کە سوکاری شێت سێرەکەین بە سێمان موچەوەەر ناگرێ ئەچی لە دەرگاکەی خۆ بەزەی پێێتەوە. ئێمە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی لەگەڵ پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی دەڵێن لەگەڵ نوێنەری خاوەن مۆلیدە ئەهلیەکان کۆبوونەتەوە و لەسەر ئەوە ڕێککەوتون خاوەن مۆلیدەکان کۆتایی بە مانگرتنەکەیان بهێنن. هەروەها پارێزگاری سلێمانی ڕایگەیاند ناتوانن سوتەمەنی بۆ خاوەن مۆلیدەکان دابین بکەن. ئەو یەکانە دیاری ئەکرێت لەمە و دواژوە ئەبێ زائیدەن 5 دینار اینجا هەر بە ڕێزێک کە ئەمە پێی وایە زەرەرەکە بۆی دەرناهێنێ ناتوانێت ئیش بکە ئەتوانێت لەو شوێنەی کە مۆڵەتی پێبەخشوین بەڕێوەبەری گشتی کارەبایە مۆڵەتەکەی لێ وەرەگرینەوە ئیبەخشین بە بەڕێزێک کە بتوانێت بەو نرخە دابینی. مەسەلەی ئاو کارەبا تەندروستی پەروەردە ئەم ڕێگاوبان ئەم سێکتەرانە ئەچنە ناو نظامی عامەوە سیستەمی عامەوە و داواکاری گشتیش لەگەڵمانە لەسەر خەتە. ئێمە تەمەناکەین هەمومان پارێزەری سیستەمی گشتی بین نظامی عام بین ئەگەر خوا نەخواسە هەر لادانێک لەوە دروست بوو یان هەر شتێک لە دوجار لە بەرژەوەندی هاوڵاتیانمان نەگەڕایەوە ئەوە هەر ڕێکارێکی یاسایی لە بەردەستی ئێمە بێتە ڕەدوو جێبەجێیەکی. کێشەی نێوان خاوەن مۆلیدەکان و حکوومەتی خۆجێی سلێمانی لەسەر 5 دیناری عێراقیە. حکوومەت ئامادە نیە ڕەزامەندی لەسەر بدات و دەڵێت بۆ گیرفانی هاوڵاتیان زۆرە. هاوکات خاوەن مۆلیدەکانیش دەڵێن کارەکەیان لە زەرەردایە و ئامادە نین زەرر لە خۆیان بدەن. لەو نێوەندەشدا تەنها هاوڵاتیان بوونەتە قوربانی نرخی کارەبای ئەهلی و نەبوونی کارەبای نیشتیمانی چونکە لە سایی نەبوونی کارەبای نیشتیمانیدا شەوان ماڵەکانیان ڕووناک نابێتەوە. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.